ئێمە بۆ سێهەم ڕۆژە لەسەر جادەین دوو ڕۆژیان هەر باران لێداین دوێنێ شەر کەمێ باران لێیان پێرەکە باران لێن ئەم ڕۆژ بەم بارانە هاتوین ئەگەر زەرور نەبین ناین ئێمە هاتوین داوای مافی خۆمانەکەین مافی ڕەوای خۆمانە بە پێی ڕێکەوتنی بینی ئێران و هەرێمی کوردستان ئێران لەوێ بارەکان بێنێتە سەر مەرز بۆ ئێمە و سایق و هاوڵاتی ئێمەش بارەکان بێنێتە خوارەوە بۆ هەرێمی کوردستان ئێمەش بارەکانی خۆمان بین بۆ سەر مەرزی بینی ئێران و عێراق و ئەوانیش لەوێبی بە نەخاکی ئێران ئێمە لە 2009 کتابمان بۆ کراوە لە 2009 کتابمان بۆ کراوە بە پێی ئەو یاسایە مافی ئێمەیە لەم سەرۆ بارەکان خۆمان بیبینە سەر مەرز بەڵام ئێمە چەند ساڵە غەدرمان لێکرێ ئەوە پێشتریش غەدرمان لێکرا و چەند ساڵ شێخ غەدرمان لێکرێ پارەکەش ئێمە کتابمان هێناوە 21/2/2021 کتابمان هێناوە بۆ جێبەجێکردن بۆیان نەکردین لە ڕاستیە ئیشەکەیان بۆ نەکردین ئەم ساڵەکە هەر نیو فەردە کتابمان هێناوە ئەم ساڵ لە ڕاستیە 650 سیارین ئەو 650 سیارە ئەگەر تەقسیمی کەی لەواچێ بڵم هی 1300 کەس بێ هەمووی بە 2 نەفەر و 3 نەفەر سیارێکی کڕیوە من خۆم شخصی خۆم 4 مانگ سیارەکەم هەر ئیشم پێ نەکردووە ئیشمان نییە گاز گرانە ئەمجا هیچ ئیشێکمان نیە لەڕە بارەکانە دەن بە ئێرانی من لەبەرەوەی ئەوان هەرزانتر بۆیانەکەوێ مافیان نییە بیان دەنێ ئەوان لە ئێران و کە بارێن سەر چاومان ئێمە احترامیان لێگرین هاتوون لەوێ خزمەتیشمان کردوون چایشمان داونەتێ ڕێزیشمان لێگرتوون و تومانە کاکە بەخێر بێن ئێمە بارتان هێناوە سەر چاومان بەڵام ئەبێ ئێوە لەم سەرۆ بە خاڵی بڕۆنەوە سیاری ئێرانی ئەوانی کە بارەکەنەوە لە سلێمانی و لە هەولێر و لە کوردستانەوە بەرەو ئێران لەبەرەوەی ئێمە سیارەکانی خۆمان زۆربەی زۆری بێ ئیشە نەک زۆربەی زۆری ئەتوانین بڵێن لە 190 وەستاوە هەر بێ ئیش بێ ئیشە ئەوان یەنە ناوە بارەکانی ئێمە بارەکەن و ئەگەڕێنەوە بە بێەوە ئێمەش ساڵانە زەری باێنژین گەو ڕێگەوبان و کۆمەڵێک مەساریفمان هەیە دێن و سەرفەکەین و بەبێ ئەوەی بتوانین کیلۆ بار بکەین یعنی من خۆم سیارەم هەیە لە مانگی دەوە بۆ ئێستا دوو کاروانی کردووە دوو باری بار کردووە هاتنەکان بەس دەمە تا ئێستا ئەوەندەی کە من هەستم پێکردو هاتنەکانی هەردەمە هیچی جوودی نییە لایانی پەیوەندیدار چییە؟ لایەنی پەیوەندیدار کێتەوێت حکوومەت لە هەموو دنیاە سیارەی گەورە ڕێگی ئابووریە شادەمارێکی لە دەمارەکانی ئابووری وڵاتەکان لەم وڵاتی ئێمە بێ حورمەتنی شت سیارەی گەورەیە